ئەو هاوڵاتیانەی کە لە ئێران دەگەڕێنەوە 14 ڕۆژ میوانی ئێمە دەبن لێرە ئێمە لە ڕەواندز دوو شوێنمان دابین کردووە هاوین هەواری جوندیان و ئێستا ئەم هوتێلەی کە ئێستا لێرەین لە بێخاڵ لە جوندیان ئێمە تەبعاً دوێنێ توانیمان 54 کەس بگەڕێنەوە دوای پشکنینی پزیشکی گەڕانەوە ناو خێزانەکانیان و ئەمڕۆژ لە کۆی 113 کەس 104 کەس لێرە دەگەڕێنرێنەوە ناو خێزانەکانیان و لێرەوە من سوپاسی لیژنەی تەندروستی دەکەم لیژنەی ئەمنی شارەکەمان و هەروەها ڕێکخراوی FAA ئەمریکی کە تیمێکیان بەردەوام لەگەڵ ئێمەدا بوون بۆ پشکنینی ئەو هاوڵاتیانەی ئێمە کە میوان بوون لە ئێمە و لێرەشەوە سوپاسی ئەو هاوڵاتیانەی خۆمان دەکەین کە لێرە ئەو 14 ڕۆژە تەحمولیان کرد و میوانی ئێمە بوون ئێمە جگە لێرە دەکەسمان دەمێنێت کە ئەوانش دوای تەواوکردنی کاتەکەی خۆیان 14 ڕۆژەکەی خۆیان دەنێرنەوە و هەروەها ئێمە شوێنێکی ترمان تایبەت کردووە بۆ ئەوانەی کە لەمڕۆوە دەگەڕێنەوە لە ئەمڕۆ ئێوارەوە ئامادەین وەریان بگرین لە هاوینە هەواری جوندیە. ئەمە بۆ گەشت و گوزار چوین بۆ ئێرانێ ئەو نەخۆشە بڵاو بۆ نەخۆشی کۆڕۆنا ئەمەش گەڕانەوە لە مەرزی حاجۆمەران بۆ ماوەی 14 ڕۆژە ئێمە گەرانتی دەکرین. ئەلحەمدولیلا پشکنەکانمان زۆر ساغ و سەلامەت و باش بوون. هیوادارم ئەو کەسانێک کە لەوێ ماون بە قاچاغ نێنەوە خۆیان گەرەتیکەن وەبێ نەخۆشی لە نێو کوردستاندا بڵاو نەبێتەوە هاوڵاتیەکانمان ماڵ منداڵمان کۆمەلگای کوردەواری هەموو بەساغ و سەلامەتی لەو نەخۆشە کوشندەی ڕزگار بێ ئینشاڵڵا بەعەولی قوتی خودای گەورە. بەڕاستی زۆر خۆشحاڵین کە گەڕێنەوە ناو ماڵ و منداڵمان ناو کەس و کارمان و ئەوەی زیاتر خۆشحاڵی کردینە ئەوەینە کە هەمومان لە خۆمان دڵنیاینە و کە الحەمدولیلا ئەو نەخۆشە لە ئێمە دوورە ئینشاڵڵا هەموو موسڵمانانیش دوورە بیت. ئێوە سوپاسی ئەوەی بەڕێزیشەکەین و خۆشحاڵین بەهاتن.